ئەمە دەمانەوێ هێلانەکان جوان بکەین. زۆرانەکە بوون چوونە خارج کاتێک کە لە هەولێری ئاودیوی دەبوون لە زاخۆ بەرەو تورکیا و بەرەو ئەوروپا دەڕۆیشتن ئینتیزاری ئەوان دەکرد کوردستان جوان بی و بگەڕێنەوە. بەڵام ئەمە چمان کرد؟ ئەمە گوتمە ئەلێرکانە ڕاجوانی دەکەین، ئەمە نەڕۆیشتین، ئەمە جوانمان کرد دەرێنەوانش وەرنەوە جوانی دەکەین. مهرەبانی بزنسەکە ڕەبتکردنی بزنسی دنیا و ئەخیرەتە. ولا تنس نصيبك من الدنيا وسارعوا إلى الخيرات. دنيا لبير مكة ولا بو خيري قيامتش غار بدا خيري زور وقازانزي كم بزنس مهرباني ومشروع شي استثماري يعني دمويتن بيج أو باسي بكم سعر لبو تدرس ذكره لبو روشتن إنسان لو تدرس كره لبو عبادات مشروع لو تذكره لو قازانزا يعني هدفك قازانزا بەڵام قازانجەکە فەرقی هەیە. یعنی ئەتو ئەگەر ڕفتارت بگۆڕی گۆڕانکاری کەمت پێ دەکرێت، بەڵام بیرکردنەوەت بگۆڕی گۆڕانکاری گەورەت پێ دەکرێتن. ئەمە گوتمان قازانجەکان قازانجی قیامەت بەشەکە لە ناو ئیشەکانمان. ئەوە فەزلی خوای گەورە بوو، تۆفیقاتی ڕەب العالەمینی بوو.